بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرمادا کاتەکانی پێدانی کارەبایی نیشتیمانی کەم دەبێتەوە لە ئێستادا حکوومەتێرێم کەمتر لە 17 کاتژمێر کارەبایی نیشتیمانی دەدات بە هاوڵاتیان و پێشبینیش دەکرێت لەگەڵ نزمبوونەوەی زیاتری پلەکانی گەرمادا پێدانی کاتەکانی کارەبا کەمتر ببێتەوە. پەیماندارێک لە بەڕێزان عەتا حەسەن بەڕێوەبەری تەکنیکی کارەبای سلێمانی لە ئەستۆدیۆی سەرکیەوە لە هەولێرەوە حسێن حەمەد بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر تاوتوی ئەم پرسە دەکەین لە سەرەتادا راپۆرتێک دەبینی دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرما خواست لە سەر بەکارهێنانی کارەبا زیاد دەکات و کاتژمێرەکانی پێدانی کارەبا کەمە بێتەوە. هەرێمی کوردستان ئێستا ڕۆژانە پێویستی بە 5000 مێگاوات کارەبا هەیە، بەڵام وەزارەتی کارەبا توانای بەرهەمهێنانی 2800 مێگاواتی هەیە، واتە 2200 مێگاوات کەمترە لە خواستی بەکارهێنانی هاوڵاتیان. لە ئێستادا وەزارەتی کارەبا ڕۆژانە کەمتر لە 7 کاتژمێر کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان ئەدات و پێشبینی شەکرێت لەگەڵ نزمبوونەوەی زیاتری پلەکانی گەرما کاتەکانی پێدانی کارەبا کەمتر بێتەوە. لەلایەکی ترەوە بەهۆی دابین نەکردنی نەوتی سپی بۆ ماڵان لەلایەن حکوومەتی هەرێمەوە هاوڵاتیان بۆ خۆگەرمکردنەوە لە بری سوتەمەنی کارەبا بەکارهێنن. ئەمەش فشارێکی زۆر لەسەر وێزگەکانی کارەبا دروست دەکات و ئەبێتە هۆی کەمبوونەوەی کاتەکانی پێدانی کارەبا. هاوکات بەهۆی قەیرانی داراییەوە دەیەکەی بەرهەمهێنانی کارەبا لە کارکەوتون کە توانای بەرهەمهێنانی 1200 مێگاوات کارەبایان هەیە. ئێستا هاوڵاتیانی کوردستان گرفتی کەمی موچە و پێنەدانی سوتەمەنیان هەیە و کەمبوونەوەی کارەباش لە وەرزی سەرمادا گرفتێکی دیکە بۆ هاوڵاتیان دروست دەکات. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان کاگاتاگەر بەخێر بن سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. هۆکاری چیە کە ساڵانە لەگەڵ هاتنی وەرزی سەرما یاخود بڵین وەرزی گەرماش خواست لەسەر کارەبا زیاد دەکات؟ بەڵێ بەناوی خۆی گەورە سەرەتا سپاسی کەناڵی ئاسمانی پەیامەکەم بۆ ئەم دەرفەتە و بە خێراتنی بەڕێز کە حسێنەکەم میوانەکەتان لە هەولێرەوە. ساڵانە لە کاتی بە تایبەتی وەرزی زستانە خواست لەسەر کارەبا زیاتر ئەبێ بە حکمیەوەی لە هاوین تەنها سپلیت بەکاردێت بەڵام لە زستان هیتەر و بۆیلەریش شان بەشانی سپلیت و ئامێرەکانی تری کارەبا لە سیستەمەکە کارەبای پێویستە و کارەبا ئەچێت. بەڵام بەهۆرەی ئەم ساڵ کە نەوت و سوتەمەنی دابەش نەکراوە پێشبینی ئەکرێت لۆدێکی زیاتر بکرێتە سەر کارەبا و سەر هێڵەکانی کارەبا. ینی زیاتر ئێستا هاوڵین مەسلەی ئەوەی کە خوازە سەر کارەبا لە وەرزی سەرمادا زیاتری شەر لە وەرزی گەرمە؟ بەڵێ وەرزی سەرما بریتە لە وەرزی هاوین زائیدەن لۆدەکانی هیتەر و بۆیلەر. بەڵێ زۆر باشە. ئەی سەبارەت بە شاری سلێمانی ئێوەکو بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی خۆتان ئامادە کردووە بۆ وەرزی سەرما؟ بەڵێ پێشتر ساڵانی پێشووتر کە ئەم قەیرانی داراییە نەبوو ئێمە ساڵانە سیانەی موبەرمەجمان هەبوو کە سیانەکردنی سەرجەم فیدەرەکانی ناوشار شەبەکەکان بە گۆڕینی ئەو مەحەویلانی کە لە کارەکەون یا بە گۆڕینی فنجان و تەل و چاکسازی و دانانی مەحەویلی مساعید بۆ گەڕەکەکان و خۆ ئامادەکردن بۆ وەرزی سەرماسۆڵە. بەڵام بەهۆی قەیرانی دارایەوە ماوەی 2 ساڵە ئەم بەرنامەیە جێبەجێ ناکرێت. ئەویش بەهۆی نەبوونی موادی پێویست و کەرەسەی پێویست لە کۆگەکانی بەڕێبەرەتیمان. ینی بودجەتان لە بەردەم دانیە هیچ بودجەیەک دابینکراونیە کە بتوانن خۆتان ئامادەکەن بۆ وەرزی سەرما بەوەی کە زۆرترین کات کارەبا بە هاوڵاتیان بدرێت؟ نەخێر وەکو سەرجەم سێکتەرەکانی تری ژیانی خەڵک کارەباش یەکێکە لەو سێکتەرانی کە ئەم کەمی بودجە و نەبوونی بودجێ تەسیری تێ کردووە و پێشتر ساڵانە ئێمە بای 10 میلیارد دینار پرۆژەمانە کرد. ساڵی ئەم ساڵ تەنها 1 میلیارد دینار پرۆژەمان بۆ کراوە. ینی پێسیانەکردنەوەی وەرزی کارەبا لە وێزگەکان و لە مەحاویلە پێویستی بە بودجەیەکی زۆر هەیە کە بۆتان دابین بکرێت؟ بەڵێ وەکو ئاگادارن و مەسەلەن کەرتی کارەبایەکێکە لە کارتە مکلیفەکان کە ساڵانە پێویستی بە بودجەیەکی زۆر هەیە کە بۆ ئیدامە بە شەبەکەکان و
بەردەوامی کارەبا و پێدانی کارەبا بتوانی بە ڕێکوپێکی و بە بەردەوامی کار. سپاس دەکەم دواتر گرێم و لای بەڕێز ئەگەر بچینە هەولێر لای کاحسێن کاحسێن زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا. ئێوەش وەکو بەڕێوەبەراتی کارەبای هەولێر چۆن خۆتان ئامادە کردووە بۆ نزیک هاتنی وەرزی سەرما و چه ئامادەکاریەکتان کردووە؟ ئامادەکاریەکانی ئێمە لە بواری کارەبادا هەروەکو برای بەڕێزم کاک ئەتە ئاماژەی پێدا ئێمە ساڵانە چاکردنەوەی بە بەرنامە هەیە کە پێش زستان و پێشهاوین دەکرا، بەڵام بەهۆی کەمی تواناکان ئەوەی کە لەبەردەستدا هەبوو تواناکان هەوڵی ئەوەماندایە چاکسازی لە تۆڕەکانی کارەبادا بکەین، بەڵام بێگومان کەم و کوڕیان تێدا هەیە نەمانتوانێت بە وەکو پێویست ئەو چاکردنەوە ئەو چاکسازی کە پێشووتر دەکرا پێش قەیرانی دارایی ئەنجامی بدەین لە کاتی ئێستادا نەمانتوانیە ئەوە بکەین وەکو خۆی. بەڵێ پێویستە مەسەلەن لە چیدا ئەگەر بودجەتان لە بەردەستدابێت لە چیدا چاکسازی دەکەن ئەگەر بودجە لە بەردەستدابێ ئێوەکو بەڕێوەبەراتی کارەبای هەولێر؟ بۆ من جەمان لێ نییە. بەڵێ سەبارەت بۆی کە بەڕێز وت وەکو پێویست بودجەتان لە بەردەستدانی ئەگەر بودجەتان لە بەردەستدا بێت مەسەرەن کارەبا لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی زستان پێویستی بەچیە پێویستی بە سیانەیەکە؟ کە دووبارەی بکەیتەوە. بەڵێ بەڕێز باستان لەوە کرد کە بودجێ پێویستان لە بەردەستدانیە بۆ خۆئامادەکردن بۆ وەرزی سەرما و سۆڵە، یعنی ئەگەر بودجەتان لە بەردەستدا بێت ینی کارەبا سێکتەری کارەبا لەگەڵ نزیکبوونەوەی وەرزی سەرما پێویستی بە چ چاکسازیەکە؟ خۆی بابەتی چاکسازی مەبەست ئەوە نییە کە کاتەکانی هەبوونی کارەبا زیاد بکرێ، بەڵکو مەبەست لە چاکسازی تۆڕەکانی کارەبا ئەوەیە کە تۆڕەکانی کارەبا بەهۆی کۆمبوونیانەوە بەهۆی تێکچوونیانەوە پێویستیان بە چاکسازی هەیە لەوەی ئەو بڕە کارەبایی کە دەدرێت بە هاوبەشانی کارەبا و هاوڵاتیان بە شێوەی پسر و ناڕێک نەبێت دەیپارێزێ لەوەی کە تووشی ئەوە نەبێت ئەگەرنا چاکسازیکردن لە تۆڕەکانی کارەبادا ئەو چاکسازی کە ئاماژەوان پێدا مەبەست لێ ئەوە نییە وەکو گوتم زیادکردنی توانای بەرهەمهێنانی کارەبا، بەڵکو لۆ ئەوەیە ئەو بڕە کارەبایی کە پێمان دەدرێت بە شێوەیەکی دروست لۆ ئەوەی کە بە پسڕی و بە ناڕێکی نەدرێت بە هاوڵاتی ئەو چاکسازی کە ئاماژەمان پێدا ساڵانە ئەنجام دەدرێت. بەڵێ یعنی ئێستا ئێوە وەکو بەڕێوەبەراتی کارەبای هەولێر پێویستان بە چەند بودجە ینی ساڵانی پێشتر قەیرانی دارایی نەبوو چەند بودجەتان سەرف دەکرد بۆ سیانەکردنەوەی پێش وەرزی سەرما؟ بابەتەکە تەنها چاکسازی نییە، ئێمە جگە لە بابەتی چاکسازی کە پێویستی بە کەلوپەلی یەدەک هەیە کە نزیکەی ڕەنگە کەلوپەلی یەدەک لۆ پارێزگای هەولێر پێویستی بە نزیکە ئەگەر بمانەوە بە تەواوی چاکسازی لە تۆڕەکانی کارەبادا بکەین نزیکەی 10 ملیارد دیناری پێویست دەبێت. ئەوە جگە لەو پرۆژانەی کە لە پلان دابوون لە 2014 و 2015 و کە ئێستا 2016 بەسەر داهات کۆمەڵێک پرۆژە لە پلان دابوون لۆ ئەوەی جێبەجێ بکرێن لە فراوانکردنی تۆڕەکانی کارەبا لە دامەزراندن و دانانی وێزگەی گۆڕینی ڤۆڵتیە و هەروەها ڕاکێشانی هێڵی نوێی دیکە لە هێڵەکانی گواستنەوە لە هێڵەکانی گەیاندنی کارەبا لە وێزگەکانی گۆڕینی ڤۆڵتیەوە لۆ گەڕەک و لۆ کۆمەلگا و قەزا و ناحیەکان لۆ ئەوەی کە ئەو زیادبوونەی کە ساڵانە ئەو فراوانبوونەی ساڵانە کە ڕوودەدا لە تۆڕەکانی کارەبا بۆ لە خواست لەسەر کارەبا لۆ ئەوەی باوانە ڕابگەین دەبواە ئێمە ئەو پرۆژانێک کە لە پلانماندا بوون جێبەجێ بکرێن، بەڵام بەداخۆ بەهۆی ئەو قەیرانداراییە نەتواندرایە ئەو پرۆژانە جێبەجێ بکرێن لەبەرەوە بەشێکی زۆر لە تۆڕەکانی کارەبا ئێستا تووشی بارزۆری بوونە. ئەوەش وا دەکات تێکچوونی تۆڕەکانی کارەبا زیاتر بێت، بێگومان زیاتر لە وەرزی زستاندا بەدیار دەکەوێت و بە پلەی دووەمیش لە وەرزی هاوین دەکاتێک کە باری کارەبا زیاد دەبێت لەو دوو وەرزەدا. بەڵێ ئێستا بۆی ئەوەی کێوە بودجەتان لە بەردەستدانیە هیچ یەکێکی بەرەمێنانی کارەبا لە سنووری بەڕێوەبەراتی کارەبای هەولێر لە کار کەوتووە کە بەوەی بودجەوە ئێوە نەتوانن بیبیخەنەوە کار؟
وەکو ئاماژەم پێدا ئەو بابەتانەی کە من ئاماژەم پێیدا پەیوەست نییە بە بواری بەرهەمێنانی کارەبا بواری بەرهەمێنانی کارەبا لە تایبەتمەندێتی و لە ئەرک و واجبەکانی ئێمەدا نیە وەکو بەڕایەتی گشتی کارەبا بەڵکو بەڕایەتی گشتی بەرهەمێنانی کارەبا هەیە لە وەزارەتی کارەبا کە سەرپەرشتی و بە دوواداچوونی بەرهەمهێنانی کارەبا دەکات لە هەرێمی کوردستاندا لە هەرێمی کوردستاندا بەرهەمهێنان تایبەت نییە بە پارێزگایەک هەرچەندە لە هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستاندا وێزگەی بەرهەمێنانی کارەبا هەیە بەڵام لە هەر پارێزگایەکدا کە ئەو وێزگانە هەیە مڵکی ئەو پارێزگایە نییە بەتەنیا بەڵکو ئەو کارەبایی کە بەرهەمی دێنێت دەچێتە تۆڕی نیشتیمانی هەرێمەوە و دابەش دەکرێت بە جۆری ئەو بەشەی کە لۆ پارێزگاکان دانرای و دابەش دەکرێت. بەڵێ سوپاس دەکەین کە حسێن دواتە گەڕێنەوە لای بەرزستان کە ئاتاگەر بنێن و لای بەرز سپارت بە نەبوونی بودجە بە دیاریکراوی ئەمساڵ بۆ سنووری سلێمانی ینی دۆخی کارەبا چۆنە ئەگەر بودجەی بۆ دابین نەکرێت. بەڵێ هەروەکو ئاماژەمان پێەیە کارەبا پێویستی بە بودجێ ساڵانە ئەو بودجێ ئەگەر بۆی نەکرێت کارەبا دوو کەرتەوەکو کە حسێن ئاماژەی پێەیە پێویستە شەبەکەی نوێ بۆ گەڕەکە تازەکان دابین بکرێ و ساڵانە سیانێکردنی شەبەکە کۆنەکان بکەیت. ئەگەر وانە بێت ئەو شەبەکە کۆنە ئەتەپێ و ناتوانانی ینی بەردەوامی خزمەت گوزارێکە بگەینیتە هاوڵاتیان ئەبێتە هۆی ئۆڤەرلۆد و ئەم ئۆڤەرلۆدەش ناتوانانی ئەگەر کەمێتی کارەبای بەرهەمێرایی تاویشت هەبێ تۆ دابەشکی بەسەر هاوڵاتیانە لەبەر ئەوە لەبەرەوەی بودجە نەبووە ئێمە ئەم ساڵ هیچ بڕێک عەمود و تەل و مەحەویلە و ئەو شتانەمان بۆ نەکردراوە نەمانتوانیوە مەحەویلەی مساعد دانین بۆ مەحەویلەکان نەمانتوانیوە ئەو فیدەرانەی کە ئۆڤەرلۆدن فیدەری تریان بۆ ڕاکێشین بە پێی توانە کردومانە بەڵام لە ئاسی پێویستان نییە و هەروەها لە پلانە بوو کە لە ساڵی 2016 4 ویزگەی تر کە سیانی لە سلێمانیی لە چەمچەماڵ کاری تیا بکرێ و بۆی بتوانرێ دابشکردنی کاربا و چارەسەری ئەو فیدەرە ئۆڤەرلۆدانە بکرێ بەڵام ئەوەش بەخۆی قەیرانی داراییەوە پێم وایە دواکەوتووە و ناتوانێت لە کاتی خۆیان زۆر باشە ئێستا ئەگەر محاویلەیەک لە گەڕەکێک بسووتێت ینی چارەسەر چیە ئەگەر بودجە نەبێت ئێمە بەڕێوەبەراتێکمان هەیە بەڕێوەتی وەرشەی مرکزی کە یەکێک لە کارەکانی چاکردنەوەی ئەو گۆڕە سوتاوانەیە ئەو محەویلە سوتاوانەیە ئەوان ماندوونە ناسانە بە شەو بە ڕۆژ لە کاتەکانی پێویستە هەڵەسن بە چاکردنەوەی ئەو محەویلانە بەڵام زۆر جار محەویلە هەیە کە هی ساڵەکانی هەفتایە یان محەویلە هەیە سووتانەکەی وایە کە چا ناکرێتەوە لەو حاڵەتانەیە لە باری ئێستاکەی ئێمە هیچ گۆڕەرێکمان لە گەنجینەکاندا نەماوە بە پێویست نیمانە کێشەمان بۆ دروست دەبێ و لەوانەیە نەتوانین بە زووی محەویلە ساڵی پار لەم کاتەیە 50 محەویلەمان لە بەغاوە بۆ هات 7 محەویلەشمان لە وەزارەتەوە بۆ کردرا بوو لەسەر بودجەی بەخۆمان 120 محەویلەمان لە مانگی 11 پێگەیشت ئەم 120 محەویلێ توانیمان زستانی پار و ئەم وەرزان ئەم وەرزی بەهار و پێ تێپەڕێن بەڵام تا ئێستا ئەم ساڵ تا ئەم کاتە ئەو محەویلانەمان بۆ هیچ محاویلێکتان بۆ نهاتووە ئەم ساڵ تا ئێستا هیچمان بۆ زۆر باشە ئەگەر گەڕێکی محاویلێکی لە کار بکرێت و بەکەڵکی ئەوژنێت چاک بکرێتەوە ینی چارەسەر چییە؟ چارەسەر ئەوەیە یان لە بەڕێوەرەتەکانی تر وەریەگرین تاوەکو بۆمانیەت یان لەلایەن پارێزگای سلێمانیەوە یان بەڕێوەرەتی گشتی کارەبای سلێمانیە هەوڵەدەین بە هینێکی تایبەتی لەسەر بودجەیەکی خۆیان بۆماندا بەڵام بۆ پێ نەبێت ئەمساڵ دۆخی کارەبا لە وەرزی سەرمە لە سلێمانی دۆخێکی زۆر خراپ نییە بە پێ و پێشبینیانەیەوە بە پێ و پێشبینیانە ئێمە کە هیوادار میشەڵا بتوانین بودجەیەک دابین کراوە بۆ هەر سێ پارێزگاکە کە نزیکەی 3 ملیار و 600 میلیۆن دینار بۆ پارێزگای سلێمانی دابین کراوە بۆ کڕینی ئەو کەرەستە و پێداویستیانی کە پێویستمان پێ بێ بە وەرزی زستان هیوادارم لایەنە پەیوەنددارەکانی سلێمانی ئەو بڕەپارەی کە تەرخان کراوە بە زووترین کات بتوانن بیخەنە تەندەرین و کاری بۆ بکرێ بۆی بتوانین ئەو ماوادانە بەدەستمان بگات و بۆ وەرزی زستان ئەو کێشە زۆر باشە بەڕێز وتت ساڵی ڕابردوو تاکوێسە 120 محاویلە بۆ
بەڕێوەبەراتی کارەبای سلێمانی دابین کراوە ینی ئەم ساڵیش پێویستی بەڕێژەیەکی زۆرە لە محاویلە بەڵێ تقریبان بە هەمان نیسبەت پێویستمان پێێتی چونکە تو ئەم بەڵام ئەو بڕەپارەی کە دابین کراوە بەشیەوە دەکات یانی ئەو بڕەپارەی کە بەڕێزوتت بەڵێ بەشی ئەوە کات و بەشی عەمود و تەل و محاویلە ژەکات بۆ ئەم وەرزە ئەو 120 محاویلە هەمووی بۆ محاویلەی سوتاو نییە هەندێک گەڕەکمان هەیە پێویستی بە محاویلەی مساعیدە محاویلەکە یان بە گەورەکردنی محاویلەکەیان 250 بکرێ بە 400 یان محاویلێکی مساعیدی بۆ دانرێ ئەم محاویلانە ئەو کارانشی پێکراوە یانی هەر بۆ محاویلی سوتاو نەبوو. بەڵێ سوپاس دەکەم دواتەگرێم و لای بەرز کا حسێن ئەگەر بگرین و لای بەڕێزتان لە سنووری بەڕێوەبەراتی بەڕێزیشتان هەمان ئەو گرفتەیە کە ئێستا محاویلشتان بۆ دابین نەکرابێ بۆی قەیرانی داراییەوە و چاوەڕێی زستانێکی چۆن دەکەن ئێوە ئەمساڵ لە سنووری بەڕێوەبەراتێکی خۆتان بۆ کارەبا؟ کەموکڕیمان بێگومان وەکو جەناوی کاگاتە ئاماژەی پێدا ئێمەش بە هەمان شێوە کەموکڕیمان لە کەلوپەلی یەدەک لە کۆگاکاندا هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا توانیمانە بە پێی توانایی کە لەبەر دەستدا هەیە ئەو گیر و گرفتانەی کە دێنە پێش بەڕێیان بکەین و نەهێڵین کە هاوڵاتیان بێکارەبا ببن لەبەر هۆی کەلوپەلی یەدەک تاوەکو ئێستا و هەروەها بە هەمان شێوە لۆ پارێزگای سلێمانیش بڕێک پارەکە نزیکەی 3 ملیار و 200 میلیۆن دینارە تەرخان کرا لەلایەن وەزارەتی داراییەوە کە ئێستا لە واری تەندەرینگدا لە پارێزگای هەولێر کە ئومێد دەکەین ماوەیەکی زۆر نەخایانی ئەو کەلوپەلانەمان پێ بگات لۆ ئەوەی بتوانین ئەو زستانای کە لە پێشمانە و پێشبینی ئەوە دەکەین کە باری کارەبامان قورستر بێ بێگومان لە پارساڵیش کە گیر و گرفتەکانیشمان بێگومان کەم نابن هیوادارین بتوانین بەو کەلوپەلانە ئەو زستانە تێبپەڕێنین. بەڵێ یعنی ئێستا وەزارەتی کارەبا 3 ملیاری دابین کردووە 3 ملیار دینار بۆ ئێوە بۆ سیانەکردنەوە ئەو گرفتانە تاکو ئێستا پارەکەتان بەرزگەشت یاخو پێداویستەکانتان برزگەشتووە؟ نەخێر وەکو ئاماژەم پێدا کرایتە تەندەر لە ڕێگای پرۆسەی تەندەرینگەوە لە پارێزگای هەولێردرایە و ڕاگەیەندرایە لە ڕێگای بەڵێندەرەکانەوە دوای ئەوەی کە ئەو پرۆسەیە تەواو دەبێت بەڵێندەرەکان ئەو کەلوپەلانەی کە پێویستن دەیگەێننە کۆگاکانمان. بەڵێ زۆر باشە. سەبارەت بە مەسەلەی کاتەکانی پێدانی کارەبا ئێستەیەوە لە سنووری پارێزگای هەولێر چەند کات بە چەند سعات کارەبا دەدن بە هاوڵاتیان و هیچ ئەگەرێک هەیە کە لەمە کەمتر نەبێتەوە بۆ یاتنی وەرزی سەرمە؟ لە کاتی ئێستادا بە تێگڕا ئەگەر هیچ جوورگرفتێکی تەکنیکی ڕوونەدات نزیکەی 7 کاتژمێر کارەبا دەدرێت بە هاوڵاتیان لە کاتی ئێستادا بێگومان کاتەکانی هەبوونی کارەبا پەیوەستە بە دوو فاکتەری سەرچیەوە ئەو بڕە کارەبایی کە لە تۆڕی نیشتیمانی هەرێمەوە پێمان دەدرێت و هەروەها فاکتەری دووەمیان خواست لەسەر کارەبا هەرچەندە ئەوەی یەکەمیان زیاتر بێت وا دەکات کاتەکانی هەبوونی کارەبا زیاد بێت هەرچەندە ئەوەی دووەمیان کە خواستە لەسەر کارەبا زیاد بێ بێگومان وا دەکات کاتەکانی هەبوونی کارەبا کەم ببێتەوە فاکتەری یەکەمیان دەوەسێت سەر گیر و گرفتە تەکنیکیەکان و ئیشپێکردنی یەکەکانی بەرهەمێنانی کارەبا فاکتەری دووەمیان کە پەیوەستە بە خواستەوە پەیوەندی هەیە بە پلەی ساردی لە وەرزی زستاندا تا چەند سارد دەبێتن وا دەکات هاوڵاتی زیاتر کارەبا بەکاربێنێتن و هەروەها پەیوەستی شەبە خودی هاوڵاتیان خۆیانەوە تا چەند هاوکارمان دەبن بە شێوازێک کارەبا بەکاربێنن بە دروستی کارەبا بەکاربێت ئێمە هەرچەندە کارەبا بە دروستی بەکاربێنین لە ماڵاندا و لە فەرمانگەکاندا و لە سەرجەمە و جێگانەی کە کارەبای لێ بەکار دێنرێت وا دەکات کە کاتەکانی هەبوونی کارەبامان زیاد ببێت لەلایەک لەلایەکی دیکەوە وا دەکات ئەو کارەبایی کە دەگات بە هاوڵاتیان بە شێوەیەکی ڕێکوپێک و بەبێ پچڕی پێ بگات و هەروەها دەبێتە هۆی جێڕانەوەی ئەو زیانانەی کە پێمان دەگات لە ئەنجامی ئەو باشزۆری لەسەر تۆڕەکاندا دروست دەبێت و کەوا دەکات پارچەکان و بەشەکانی تۆڕەکانی کارەبا لە کار بکەون لۆ نمونە ئێمە لە ئێستادا باسی محەویلەمان دەکرد و هەروەها بەشەکانی دیکەش ئەگەر بێت و باری تۆڕەکانی کارەبا زۆر قرس بێ بێگومان محەویلەمان زیاتر دەستێ و سێرکتی محەویلەکان و بەشەکانی دیکە زیاتر دەسووتێن ئەوانش پێویست بەوە دەکات کە
کەلوپەلی یەدەک بێگومان ئەوانیش هەر بە پارە دابین دەکرێن زیاتر بەکار بێت و هەروەها تیمەکانیشمان ئەگەر بێت و گرفتەکان زیاتر بن بە چاکردنەوەی گرفتەکان ڕەنگە ڕناگەن و چاکردنەوەی کارەبای هاوڵاتی دوا دەکەوێت ئەوانە هەمویان کۆی ئەو بابەتە دەگەڕێتەوە یەکێک لە خاڵە سەرەکیەکانی ئەوەیە کە ئێمە هاوڵاتیان تاوەکو چەند کارەبا بە دروستی بەکاردێنین خەڵەکانی دیکەشی وەکو ئاماژەمان پێدا پەیوەستە بە پلەی دابەزینی پلەی گەرماوە تا چەند وا لە هاوڵاتی دەکات کە هۆکارەکانی گەرمکردن و خۆگەرمکردنەوە بەکاربێنن لە وەرزەدا. زۆر باشە سەبارەت بەوەی کە ئەمساڵ تاکو ئێستا لە بەشێکی کەم ناوچەکان هێرێم نەوتی سپی بۆ ماڵان دابەش کراوە. ئێمە کاریگەرێکی زۆر لەسەر کەرتی کارەبا دروست دەکات یاخود لەلایەن ئێوە وولانە پەیوەنددارەکان داوا لە حکوومەت نەکراوە کە زووتر نەوت دابین بکات بۆی قورسایەکی زۆر لەسەر کارەبا دروست نەکات؟ سەبارەت بە نەوتی سپی بێگومان دابەش نەکردنی و نەبوونی لەلایەن هاوڵاتیان کاریگەری نەرێنی دەبێت لۆسەر تۆڕەکانی کارەبا یاخود لۆسەر دۆخی کارەبا کەوا دەکات هاوڵاتی زیاتر ڕوو لە بەکارهێنانی کارەبا بکە و باری تۆڕەکانی کارەبا قورستر ببن. بێگومان هەر وەزارەتی کارەبا هەر لە سەرەتاوە نووسراوی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کرد لۆ دابینکردنی نەوتی سپی بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا نەتوانرایە دابین بکرێت بەهۆی ئەو قەیرانداراییەوە وا دیارە نەتوانرایە دابین بکرێت. سەبارەت بە بەکارهێنانی هۆکارەکانی خۆگەرمکردنەوە ئێمە لێرەوە داوا لە هاوڵاتیانی بەڕێز دەکەین و بۆ ئەوەی کە بتوانین بە باشترین شێوە خزمەتیان بکەین داواکارین لیان کە هاوکارمان بن لۆ ئەوەی کە بە باشترین شێوە خزمەتیان کەین بەپی ئەو توانایی کە لە بەردەستماندا هەیە. بەڵێ زۆر باشە بەڵام بە شێوازێک وڵاتی دەکرێتەوە کار بێنی کارەبایەکە ئێستا وەکو پێویست نییانی دەکرێت چۆن ناوکار بن هاوڵاتیان مەسەلا ئەگەر نەوت دابەش نەکرێت و مەبەستم بەڵ مەبەستم لە هاوکاری هاوڵاتیان ئاماژەم بەوەدا دروست بەکارهێنانی کارەبا دروست بەکارهێنانی کارەباگە ئیجازە بفەرمون من زیاتر ڕۆنی بکەمەوە بەستمان چییە کە ئێمە ئێستا دەکەوینەوە وەرزیستانەوە بێگومان یەکێک لەو هۆکارانەیە کە بەکار دەسپلیتە دەکرێت هاوڵاتی لە شوێنی حەوانەوەیدا لە ماڵەوەی یاخود لە دوکانەکەیدا یاخود لە فەرمانگەی میریەکاندایە لە شوێنی کاری خۆیدایە دەکرێت پلەی گەرمی سپلیتەکەی لە جیاتی ئەوەی لەسەر 31 و 32 پلەی گەرمی دابنێ و دەرگای ژوورەکەی بکاتەوە دەکرێت پلەی گەرمی سپلیتەکەی لەسەر 25 و 26 دابنێت کە پلەی گەرمی حەوانەوەی هەر مرۆڤێکی ئاساییە و هەروەها وەکو ئاماژەم پێدا دەکرێت دەرگای ژوورەکەی کە تێیدا دانیشتوە یاخود تێدا دەحەوێت و یاخود کاری تێدا دەکات دەرگای ژوورەکەی دابخات لۆ ئەوەی کەمترین کات ئەو سپلیتە کار بکات تەنها پانکەکەی کار بکات دەگە بگاتە پلەی گەرمی 25 و 26 کە لەسەر 25 و 26 دانابێ بێگومان کەمترین کارەبا خەرج دەبێت کەمترین کارەبا بەفیڕۆ دەچێت ئەگەر ناگە دەرگای ژوورەکەی کرد بێتەوە بێگومان و پلەی گەرمیەکەشی لەسەر 31 و 32 دانابێت پلەی گەرمی ئەو ژوورە ئەو جێگایە ناگاتە 31 و 32 بە بەردەوامی سپلیتەکەی لە کاردا دەبێتن و کارەبایەکی زۆر بەفیڕۆ دەچێت بێ ئەوەی هیچ سوودی لێت بینێت ئەو لەلایەک لایەکی دیکە ڕەنگە هیتەر لە ماڵاندا زۆر بەکاردێنێ یاخود لە شوێنی کارکردندا یاخود لە فەرمانگەکاندا بە هەمان شێوە دەکرێت هاوڵاتی کەمترین شت بەکاری بێنێت ئەوەندەی لە توانادا بێت کاتێک کە ژووری حەوانەوە یاخود ماڵەکەی یاخود ژوورێک لە ماڵەکەیدا یاخود لە جێگای کارکردندا جێگاکەی بەجێ دەهێڵێت دەکرێت هیتەرەکەی بکوژێنێتەوە کە داگیرساندووە بە داگیرساوی بەجێی نەهێڵێت هۆکارەکانی ڕووناکردنەوە بە هەمان شێوە ئەو گڵۆپانەی کە دادەگیرسێن دەکرێت بە جۆرەی پێویستی ئەو جێگایی کە لێین دابجیرسێن دوایەوە کاتێکە ئەو جێگایە بەجێ دەهێڵین دەکرێت ئەو گڵۆپەکان بکوژێنرێتەوە کە هیچ کەسێک دوایەوەی کە بەجێ دەهێڵێ کەس سوودی لێ نابینێ و هەروەها بە هەمان شێوە لە کاتی ڕۆژدا سەر دەرگاکان و سەر جێگا گشتیەکان ڕەنگە زۆر جار تێبینی ئەومان کردیە گڵۆپەکان لە کاتی ڕۆژدا دادەگیرسێنرێن
ئەوانە ئەگەر بێت و بە دروستی مامەڵەیان لەگەڵدا بکرێت و بە دروستی بەکاربێن بێگومان دەبێتە هاوکارێکی زۆر لۆ ئێمە لۆی بتوانین زیاترین خزمەت بە هاوڵاتیان بکەین لە بواری کارەبادا وەکو ئاماژەم پێدا باری تۆڕەکانی کارەبا سوکتر دەبێت و هەروەها کاتەکانی هەبوونی کارەبا زیاتر دەبێت ئەو هەموو زەرورزیانەی کە لە ئەنجامی ئەو بارقورسیە تووشمان دەبێت ئەوانەی کە ئاماژەمان پێدا هەر لە زەرەری مادی کە پێویست بە گۆڕینی بەشە تێکچۆکان دەکات و هەروەها کارمەندانمان کە لەو خێرانداراییدا کە کێشەی موچە هەیە بێگومان ئەوش دەبێتە هۆی ئەگەر بێت و گرفتەکان زۆر ببن و کارمەندانمان پێڕانەگەن دەبێتە هۆی بێزاربوونی کارمەندەکانمان و هەروەها بێزاربوونی هاوڵاتیان خۆشیان کاتێکە تیمەکانی ئێمە بە چاکردنەوەی گرفتەکان ڕناگەن لە بەرزۆریان کاتێکە باری تۆڕەکان زۆر قرس دەبێ ئەوانە هەموو گیر و گرفتێکن لە بەشێکیان لە ئەنجامی نادروست بەکارهێنانی کارەبادا دروست دەبن دەکرێت هاوڵاتیان هەماهەنگ و هاوکاری یەکدی بین ئەو کارەبایی کە هەیە هەر یەک لە لای خۆمانەوە بە مڵکی خۆمانی بزانین نەک بە چاوی ئەوە تەمەشای بکەین کە لەگەڵ ڕێزم ڕەنگە زۆر جار هاوڵاتی دەرێت من پارەی خۆم دەدەم و کارەبایەکە بەکاردێنم یاخود ڕەنگە دەڵێت ئەوە کارەبای حکوومەتە نەخێر ئەو کارەبای هەر تاچێکی ئەو کۆمەلگایەکە بەکاری دێنێت چونکە هەر وەکو دەزانین ئەگەر بێت و گیر و گرفتی زیاتر بێت کاتێک کاتەکانی هەبوونی کارەبای کەم دەبێتەوە ئەو تاکەی کۆمەلگا تێدا زەرمەند دەبێت. بەڵێ سپاس دەکەم کاگاتە ناوبڕێکی کورتمان هەیە دواتە گەرم وڵای بەڕستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەدەگرین دواتر دەگرێنەوە وڵاتەن لەگەڵمان بمێنن. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامێرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاتاگەر گورم و لای بەڕێستان سەبارەت بەوەی کاکا حوسێن باسی لە مەسلەی کێشەی موچە کرد تا چەندێکیش مەسەڵەن کێشەی موچە و ئەوە دزیک بوونەوەی وەرزی سەرما کێشەی بۆ کارمەندانی کارەبا دروست کردووە کە ڕەنگە بەشێکیشیان لە بای کۆتاوە. بەڵێ خۆی کێشەی کەمی بودجە و نەبوون و ئەو قەیرانداریایە تەسیری لەسەر هەموو تاک بە تاکی کۆمەڵگە کردووە بە تایبەتیش چینی کارمەند چونکە هیچ داهاتێکی تریان نییە هیچ سەرچاوێکی تری ژیانیان نییە تەنها ئەو موچەیە نەبێت کە وەریەگرن و کارمەندانی کارەباش سییانەکان و سەرجەم ئەو بەشانەی کە ماندوونە ناسانە ئیشەکانەکەن تایبەتی کارمەندانی سییانەکان و فەرمانگەکان وەرشەی مەحەویلات چاکردنەوەی مەحەویلات کارمەندی مەحەتە و ویزگەکانی کارەبا و کارمەندەکانی کۆنتترۆلی کارەبا کە ئەمانە هەمویان شانی ئەوەن دەستخۆشییان لێ بکرێ کە سەر ڕای ئەم قەیرانە سەر ڕای نەبوونی موچە تا ئێستا بەردەوام بوون بۆ ڕۆژێکیش ئەمانە بایکۆتی دەوامیان نەکردووە تەنها یەک ڕۆژ کارمەندی سییانە بایکۆت بکە یاخود کۆنتترۆل یا ویزگەکان بایکۆت بکەن کارەسات دروست دەبێت
لەبەرەوە دایمە جێگەی دەستخۆشیە بۆ ئەو کارمەندانە کە بەڵێ زۆر باشە. ئەی سەبارەت بە مەسلەی ئێستا کە نەوتی سپی دابەش ناکرێت ئێستا بۆ هاوڵاتیان کامە تێچووی بڵێن کەمترە ئەگەر بەرمیلێک نەوت لە بازار بە 130,000 دینار بکرێ یاخود کارەبا بەکاربن لە ڕووی تێچوونەوە گرانکەوتنە سەر کارەبایەکە بەکاریبێنی زیاتر دەکەوێت یاخود بڵین نەوتەکە. بەڵێ خۆی لە ڕووی تێچوونەوە ئێستا نەوتەکە گرانە نزیکی وەکو یەک دەرەچێت لە کارەباکە بەڵام ئەگەر هاوڵاتی نەوتەکە بەکاربێنێ کارەباکەی بۆ زیاترە بێ کە نەوتەکە بەکار نەهێنرا کارەباکە کاتی بوونی کارەباکە کەمە بێتەوە. ئەمەش تەسیر لە چیەکە لەوەی کە تۆ نەتوانی وەکو پێویست کارەبابەی بە هاوڵاتیان. بەڵێ یانی ئێستا چەند تەسیرەکەی لەسەر کەمبوونەوەی کارە باشەیە ببوونمە چەند ساعات کارە بە کەم دەکات گەر زیاتر نەوت دابش نەکرێ مەسەلەن ساڵانی پێشتر نەوت دابش ساڵی پار تا ئەم کاتە هەموو ماڵێک 2 بەرمیل نەوتی وەرگرتە بوو لە سنووری سلێمانیاکە من ئاگادارم بەڵام تا ئێستا هیچ بڕەنەوتێک لە ناو شاری سلێمانیا دابش نەکراوە ئەمەش ئەبێ بە بارزۆریەک لەسەر کارەبا یەکیشکە لە هۆکانی ئەم قەیرانە دارایی و ئەم سوتەمەنی کە دابش نەکراوە تەسەورەکەم بۆ ماوەی 2 کاتژمێریتر تا کۆتایی ئەم مانگە 2 کاتژمێریتر لە کارەبا لە بوونی کارەبا کەم کاتەوە ینی ئێستا تقریبان 16 کاتژمێرە 2 کاتژمێر لەوە زیاتر پێ تەسەورەکەم تا کۆتایی مانگی 12 بە تەسەوری خۆم 2 کاتژمێریتر کەم کاتەوە لە بەهۆی ئەو نەدانی سوتەمەنی و نەوتی سپی بۆ هەوڵات. بەڵ زۆر باش ئێستا بە ئەوەی تر لەلایەن مۆلیدە ئەهلیەکانەوە پڕ دەکرێتەوە. بەڵێ بە سوپاسەوە مۆلیدە ئەهلیەکان ئێستا 24 ساعت ئاگادار کراونەتەوە کە 24 ساعت لە ئامادەباشیا بن هەر کاتێک کارەبای نیشتیمانی بڕا ئەوان کارەبادەن بە هاوڵاتیان و لە سنووری پارێزگای سلێمانیە ئێستا مۆلیدە ئەهلیەکان وەکو پێشتر نییە پێشتر لە بیدایەتی مانگ لە سەرەتای مانگەوە پارەکەیان وەرەگرت بەپێی ئەو بەرنامەی کە بەڕێبەتی دابشکردنی کارەبا بەڕێوەتی گشتی کارەبای سلێمانی بۆی دانان پێشەکی پارەکەیان وەرەگرت بەڵام ئێستا بەهۆی دانانی پێوەرێکی تایبەت و دقیقەوە بۆ هەموو مۆلیدەکان زۆربەی مۆلیدەکان ئێستا پارەکە لە کۆتایی مانگا کۆکرێتەوە و بەپێی ڕێژەی ئەو ساعتانەیە کە کارەکەن. زۆر باشە ئەی سەبارەت بە مەسلەی تا چەند ئەوەی کە لەگەڵ قەیران دارایەکە مەسلەی پێدانی وەی مەسەلەندانی پارەی کارە باش کەمی کردووە لەلایەن هاوڵاتیانەوە داهاتی مەسەلەن هیچ شتێکە نەبەزە داهاتی مەسەلەن کارەبا لە سلێمانی چەندە تێچوونەکەی زیاترە یا مەسەلەن داهاتەکەی. بەڵێ بەپێی بەهۆی قەیرانە دارایەکەوە بەڵێ تەسیرێکی زۆری لە داهاتی کارەبا کردووە بە تایبەتیش لە کۆکردنەوە و لە دابشکردن و لە خوێندنەوە ئەوانە ساڵانی پێشوو ئێمە مانگانە 7 بۆ 8 میلیارد دینار داهاتمان هەبوو بەڵام ئێستا ئەم ساڵ لە مانگیدا تەنها 1 میلیارد دینار داهاتمان هەبوو ینی 6 میلیار کەمی کرد 6 میلیارد کەمی کردو بەڵێ سەبەبی ڕئیسی ئەمانەش قەیرانی داراییە کەمی دەوامە کە کەمی دەوام هەبوو خوێندنەوەکان تاخیرە بێ خوێندنەوە تاخیر بوو داغڵکردن تاخیرە بێ داغڵکردن تاخیر بوو دابشکردنیش تاخیرە بێ واتە کۆی پرۆژەکە تأسیر لە داهاتی حکومەتەکە لەلایەک کەو نەبوونی سیارە بۆ ئەو کارمەندانی کە ئەڕۆن عەدادەکان بۆ خوێندنەوە بۆ دابشکردن و بۆ کۆکردنەوەی قەرزەکە ئەوە یەکێکە لە سەبەبەکانی تری کەمبوونەوەی داهات. بەڵێ ئەی سەبارەت بە هاوبەشەکانی ئێستا هاوبەشەکان لە سلێمانی داتایەکەی گەشتووە بە چەند و ئێستا پێویستی بە چەند مێگاوات کارەبایە؟ بەڵێ سلێمانی لە کاتی ئێستادا پێویستمان بە نزیکەی 1300 مێگاوات کارەبا هەیە نزیکەی 300,000 مشتەریکمان هەیە بەڵام لە کاتی ئێستاە نزیکەی نیوەی ئەو بڕەمان پێگات بەهۆی ئەو خەلەفەنیانە و کە کاک حسێنیش باسی کرد و بەهۆی بەرزبوونەوەی خواستیش کە کەمێک بەرز بۆتەوە لە چاو مانگی پێشوە. بەڵێ سوپاس دەکەم دوتە گرێم و لای بەرز کە حسێن ئەگەر بگرێن و لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی تا چەند بەوەی قەیرانی دارایی و داهاتی کۆکردنەوەی کارەباش لایەوە کەمی کردووە و بەڕێژەکە چەندەوەی کە لایەوە کەم و هاوبەشەکانتان چەندە ئێستا گەیشتووە بە چەند پێویستان بە چەندە ڕۆژانە بۆ چەند مێگاوات کارەبا هەیە بۆ خواستی دابینکردنی کارەبا بۆ هاوڵاتیان؟
لە سنووری پارێزگای هەولێر نزیکەی 498,000 هاوبەشی کارەبامان هەیە بە سەرجەم پۆلەکانەوە و هەروەها سەبارەت بە بڕە کارەبای پێویست لە کاتی ئێستادا لۆ پارێزگای هەولێر نزیکەی 1280 مێگاواتمان پێویستە کە نزیکەی 850 تاوەکو 900 مێگاواتمان بە تێگرا پێدەگات. بەڵێ ئەی سەبارەت بە کۆکردنەوەی تا چەندێک کەمی کردووە کۆکردنەوەی داهات بۆی قەیرانەکەوە؟ بەڵێ کاحسێن؟ بەڵێ تا چەند بۆی قەیرانی داراییەوە کۆکردنەوەی داهاتی کارەبا کەمی کردووە لە سنووریەوە؟ کاریگەری بووە وەکو پێشوو نییە کۆکردنەوەی داهات. ئێمە پارساڵ نزیکەی 157 ملیار دینار لە سنووری پارێزگای هەولێر کۆکرایەوە، بەڵام ئەمساڵ تاوەکو ئێستا تاوەکو کۆتایی مانجیدا نزیکەی 89 ملیار دینار کۆکرایتەوە. پێشبینیش دەکەین لەو دوو مانگەی دادێت ئەوانش ڕەنگە نزیکەی 10 ملیارێک ئەگەر بتوانرێت کۆ بکرێتەوە، کەواتە ئەگەر بەراوردی بکەیت لەگەر پارساڵ نزیکەی 50 ملیار دینار کەمتر کۆکرایتەوە. بەڵێ ئەی سەبارەت بۆ خواستەکەی ئەوەی کە بەرە زووتت کە پێویستی بە 1200 مێگاواتە ئێستەیەوە لەو 1200 مێگاواتە چەند کارەباتان پێدەگات، چەند مێگاوات کارەباتان پێدەگاوە کۆ بلێر؟ ئەمەژەم پێدا بە تێگران نزیکەی 850 تاوەکو 900 مێگاواتمان بە تێگرا پێدەگات. بەڵێ زۆر باشە. دواتر دەگەڕێنەوە لای بەڕێستان. کاک عتاگیان ئەگەر باز لەوە بکەین کە ئێستا داهاتەکە کەمی کردووە، کاریگەری دەبێت لەسەر بەرهەمێنانی کارەبا لە ئایندە؟ ئەو داهاتی کە بەرە زووتت ئێستا مەسەلەن مانگانە پێشتر 7 ملیار بۆ ئێستا دابەزێ بۆ 1 ملیار؟ بەڵێ نەخێر ئەوە پەیوەندی نابێ بەوە، چونکە کارەبا کەرتی کارەباوکو ئاگادارن مەدعومە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە، واتە ئەم داهاتە یەکسەر ناچێتەوە بۆ خزمەتی کارەبا و بۆ ئین ئەچێتەوە داهاتی گشتیە و لێەوە حکوومەت دەعمی کارەباکە، یعنی واتە ئەم کەمبوونی ئەمینە تەسیری لەسەر ئەوە نییە. بەڵێ بەس لە سنووری سلێمانی هاوڵاتیان زیاتر قەرزدارنیان حکوومەت و دامودەزگەکانی حکوومەت زیاتر قەرزەهی زامارێک هەیە؟ هەردوو لە قەرزا ئێستا بەهۆی ئەم قەیرانەداراییەوە هەردوو لە قەرزارن، یعنی جکەرتی حکوومەتیش و چ هاوڵاتیانیش. بەڵێ ئەی سەبارەت بە ئێستا سلێمانی لە سەڵات چەندی کارەبای هەرێمی بۆ دابین دەکرێت و شێوازی دابشکردنی کارەبا چۆنە لە نێوان پارێزگەکاندا بەپێی هاوبەشە بەپێی چییە؟ بەڵێ بەپێی ئەو ئامارەی کە لەبەر دەست منە لە ساڵدا 34 کارەبای تەولیدی هەرێمی کوردستان بۆ ناوچەی سلێمانی و گەرمیانە، لە 124 بۆ دوهۆکە، لە 142 بۆ شاری هەولێرە. بەڵێ بە شێوەیەکی دادپەروانە دابشکراوە لە نێوان پارێزگای خودت بەپێی چی دابش دەکرێت؟ ئەو بڕانەی کە دیاری کراوە ئەڵبەتە بەپێی تێستێک بۆ کە پارساڵ کراوە کە لۆد و ڕێژەی لۆدی ئەو شارانە وەرگیراوە و بەپێی ئەو نیسبەتەدا. بەڵێ بەپێی هاوبەشە؟ نەخێر بەپێی لۆدی بۆ نمونە لە 48 ساعت کارەبا دراوە بە هەر پارێزگایەک، لۆدی ئەو پارێزگایە دیاری کراوە 48 ساعت بۆ پارێزگایەکە بەپێی ئەو ڕێژێ و بەپێی ئەو کارەبایە نیسبەتەکان دیاری کرا. سوپاس دەکەم. کە حسێن سەبارەت بە دابشکردنی کارەبا لە پارێزگەکانی هەرێمی کوردستان ئێستا هەولێر لە سەڵات چەندی کارەبای بۆ دابین دەکرێت و دابشکردنەکە دادپەروانە نەبووە بۆ ڕابەرستان لە نێوان پارێزگەکاندا؟ ڕێژەی پارێزگای هەولێر هەروەکو برای بەرەزم کاگاتە ئاماژەی پێدا ڕێژەی پارێزگای هەولێر لەو وەرزەدا نزیکەی 142
سەبارەت بەوەی کە عەدالەتە یان ناعەدالەتە ڕەنگەوە ئەو سیستەمە کە ئێمە دامانایە ڕەنگە لە جێگای دیکە هەمان ئەو سیستەمە نەبێت لەبەرەوەی ئەو کێشەی کە لای ئێمە هەیە ئەو گرفتی کە لای ئێمە ئەو شێوازە گرفتی کە لای ئێمە هەیە ڕەنگە لە جێگای دیکەدا بەو شێوەیە نەبێت بەڵام ئێمە سیستەمێکە دوای ئەوەی کە لە وەزارەتی کارەبا لیژنە پێکهێنرا و دراسەتی ئەو بابەتەوە ئەو ڕێژانە دانرایە و ئەو ڕێژانەش بەردەوام پێداچوونەوەی پێدا دەکرێت لە ئەوەی ڕێژەیەکی دروست بگەینە ڕێژەیەکی دروست بە تەواوی. بەڵێ زۆر باشە. ئەی سەبارەت بە مەسەلەی تێچوون ئێستا کارەبا لە هەرێمی کوردستان بۆنم لە سنووری بەڕێوەبەراتی بەڕێستان تێچوونەکەی زیاتر یاخود داهاتەکەی پێم وایە سەبارەت بە تێچوون ئەو تێچووی کە لەسەر حکوومەت دەکەوێت ئەگەر بەراوردی بکەیت لەگەڵ ئەو بڕێ کە لە هاوڵاتیان وەردەگیرێتەوە پێم وایە ڕەنگە بەراورد نەکرێت ئەگەر بێت و ئەو نرخەی کە لەسەر کارەبا دانرایە لۆ هاوبەشانی کارەبا ئەگەر 100% هەمووی وەربژێتەوە پێم وایە ئینجا دەکاتە ڕەنگە نزیکەی 110 وەکو 112 ئەو تێچووی کە لەسەر حکوومەت دەکەوێت لەبەرەوەی ئەو نرخەی کە دانرایە لەسەر یەکەی کارەبا پشتگیری کراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە لەبەرەوە نرخەکەی ئێجگار کەمە بە بەراورد لەگەڵ تێچووەکەی. بەڵێ هۆکارەکەی چیە کە تێچووی کارەبا لە کوردستان زۆر ئێستا وێزگەکانی کارکردنی کارەبا بە گازوایل یاخود بە غازی سروشتی کە بە کامیان کار دەکە کامیان تێچوونەکان کەمترە؟ بێگومان غازی سروشتی تێچۆکەی زۆر کەمترە لە گازوایل لە کاتی ئێستادا زۆربەی یەکەکانی بەرهەمێنانی کارەبا زۆربیان بە غاز کار دەکەن تەنها لە کاتی ئێستادا چواریەکەی دهۆک نەبێت کە بە گازوایل ئیش دەکات و هەروەها یەکەکانی بە عادرێ وێزگەی بە عادرێ لە دهۆک ئەوانیش بە نەوتی ڕەش کار دەکەن ئەگەرنا یەکەکانی دیکە بە غاز ئیش دەکەن لە کاتی ئێستادا. بەڵێ سوپاس دەکەم ئەگەر کاتە بداتەکەم و لای بەڕست کاکەتە بەپێی پێشبینەکانی بەڕێزت یعنی ئەمساڵ دۆخەکە سەخت دەبێ ینی چەند کاتژمێر بە دیاریکرا بەپێی پێشبینی ئێوەکو کارەبای سلێمانی چەند بە هاوڵاتیان بدرێ مەسەن لە نێوان چەند بە دیاریکراوی ئێمە بکرێت و لە توانە هەبێ کاری جدیەکەین بۆی کە زۆرترین بڕ کارەبا بەدەستی هاوڵاتیان بگا و داواکاریشین لایەنە بەرپرسەکان کە پێداویستی ئەو بڕە کارەبایی کە پێداویستیەکانی پێدانی ئەو بڕە کارەبایمان بۆ دابینکەن. بەڵێ کێ پێویستە وەزارەتی کارەبایە چێ بۆتان دابین کات؟ بەڵێ بەشێکی کەوێتە سەر وەزارەتی کارەبا بەشێکی کەوێتە سەر وەزارەتی دارایی کە خۆتەزانی ئێستا سەرجەم داهات و دابینکردنی بودجەکان لەلایەن وەزارەتی داراییەوەیە. وەزارەتی کارەباش ئەو داهاتە ئەو بودجەی کە بۆیە لە وەزارەتی داراییەوە ئەوان بەپێی ئەوە تەعاملەکەن لەگەڵ دواکەوتنەکەی لەوەی زیاتر کە بەڕێزوت ساڵی ڕابردووم کاتە بودجە دابین کراوە بۆتان دواکەوتنەکەی زیانی زۆر لە کەرتی کارەبا دەات؟ زیانی زۆر لە کەرتی کارەبا بوونی ڕێژەی سەعاتەکانی کارەبا لەوە کەمە بێتەوە. ینی تۆ ئەگەر پێشتر خۆت ئامادەکەی بۆ ئەو وەرزی زستان و بۆ ئەو کێشە و خەلەل و گرفتانی کێتە ڕێگەت هەڵبەتە لە کاتی زستانە پێویستە بەوە نییە کە ئێستا ئەو ئیشەی کە ئێستا ئەکرێ بە 2 سەعات لە زستانە بە 4 سەعات بۆ ناکرێت. واتە ئەو جهودەی کارمەندەکان زائیدەن ئەو بڕانی کارەبایە لە کاتی زستانە زۆر زیاتری پێویستە وەگلەوەی کە ئێستا پێویست. بەڵێ زۆر باشە بەڵام هەموو پێشبینەکانی ئێوە لە نێوان چەندە بە شێوەیەکی نزیکەی مەسەلەن چەند کاتژمێر بۆ وەرزی سەرما و زستان؟ بەڵێ بە بڕوای من لەوانێ بتوانین 12 سەعات کارەبا بدرێت بۆ 12 سەعات کارەبا بدرێت لە خراپترین حاڵەتە. یعنی تەنها 12 سەعات لە خراپترین حاڵەتە. بەڵێ سوپاس دەکەم. کاک حسێن ئەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بە مەسەلەی پێشبینی ئێوەش وەکو بەڕێوەبەراتی کارەبای هەولێر بۆ پێدانی کارەبا لە سنووری هەولێر چەندە لە خراپترین حاڵەتدا؟ پێم وایە پێشبینیکردنی کاتەکانی هەبوونی کارەبا لە ئێستاوە ڕەنگە ئاسان نەبێت لەبەرەوەی وەکو گوتم
پێیوەستە بە چەند فاکتەرێکەوە ڕەنگە لە لای ئێمە تاوەکو ئێستا زۆر ڕوون نییە کە ئایا پلەی گەرما تا چه ئاستێکدا دەبەزێ هاوڵاتیان تاکو چه ئاستێک هاوکارمان دەبن لە زستاندا لە دروست بەکارهێنانی کارەبا و هەروەها یەکەکانی بەرهەمهێنانی کارەبا و سوتەمەنی لۆ یەکەکانی بەرهەمهێنانی کارەبا تا چەند دابین دەکرێت پێم وایە زووە لە ئێستاوە ئێمە پێشبینی ئەوە دابنی کە چۆن دەبێ بەڵام ئێمە لە سەرەتای هەموو مانجێکدا لە وەزارەتی کارەبا کۆبنەوە ئەنجام دەدرێت لۆ دیاریکردنی ئەو بڕە کارەبایی کە بەرهەم دێتن و بەجێری ئەو بڕە کارەبایە خشتەی دابشکردنی کارەبا دادەندرێت. بەڵێ زۆر باشە بەڵام ساڵانی ڕابردوو کە بەڕێزوتت ئەم ساڵ ڕەنگە قورستر بێ بۆ کارەبازستانی ڕابردوو مەسەلەن چەند توانێت چەند کاتژمێر کارەبا بە هاوڵاتیان بدەن؟ گوێم لە قسەکانی جەنابتان نەبووە ئەگە بکرێت دووبارەی. بەڕێزت پێشتر باستان لەوە کرد کە ئەم ساڵ چاوەڕێ دەکرێت کە زستانێکی سەختتر بێت لە ساڵی ڕابردوو. ساڵی ڕابردوو لە خراپترین حاڵدا ئێوە توانیتان چەند کاتژمێر بە کارەبا بە هاوڵاتیان بدەن؟ ساڵی ڕابردوو پێم وایە لە خراپترین حاڵەت دەگەیشتی نزیکەی بە تێگران نزیکەی 13 کات ژمێر کارەبا 13 تا 14 کاتژمێر کارەبا بدرێت بە هاوڵاتیان. مەبەستم لە سەختترین مەبەستم ئەوە نەبوو کە پلەی گەرما چەند دەبێ و چەنددا دەبەزێ، مەبەستم ئەوە بوو کە تۆڕەکانی کارەبا و ئەو پلانانی کە هەمان بۆ لۆ فراوانکردنی تۆڕەکانی کارەبا و چاکردنەوەی دەوری کە لە سەرەتاوە ئاماژەمان پێدا ئەوانە وەکو پێویست ئەنجام نەدراون لەبەر قەیرانی دارایی. لەبەر ئەوە پێمان وایە گیرروگرفتەکانمان زیاتر دەبن لە پارساڵ. بەڵێ زۆر باشە بەڵام ئەمەش بارگرانێکی دیکە لەسەر هاوڵاتیان دروست ناکە مەستەنەگە لە باشی حاڵەتدا 14 کاتژمێر کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان بدرێت ینی ئەو کارەبایی تر مەسەرەن پێدانی کارەبا بە مۆلدی ئاهلیەکان بارگرانی زیاتر لەسەر هاوڵاتیان دروست ناکە لەم خۆناغەدا؟ بێگومان وەکوە لە سەرەتاوەش ئاماژەی پێدرا و قەیران داراییە کاریگەری خۆی کردە سەر هەموو جونگەکانی ژیان لە جونگەکانی ژیانیشدا بێگومان کارەبا بەشێکی سەرەکیە لە ژیانی ڕۆژانەی کۆمەلگای ئێمەدا. بێگومان کاریگەری خۆی دەبێتن و بێگومان دەبتە قورسایش لەسەر شانی هەموو لایەکەر و لەلایەک فەرمانبەران و کارمەندانی وەزارەتی کارەبا کە ئێمە بەشێکین تێیدا و هەروەها هاوڵاتیانش لەلایەکی دیکەوەکە کاتەکانی هەبوونی کارەبایان کەم دەبێتەوە پەنا دەبدرێت بۆ زیاتر ئیش پێکردنی مۆدیدەکان و هەروەها پسربوون و زیاتربوونی گرفتەکانی بڕانی کارەبا و ئەوانە هەمویان دەبنە بارقورسی لەسەر هەموو لایەکمان. بەڵام ئەو قەیراندارایی وەکو ئاماژەمان پێدا سەرجەم جوگەکانی ژیانمانی گرتەوە و ئێمە بە هەموو لایەکمان دەبێت شام بدەینە بەری بۆ ئەوەی بتوانین ئەو قەیرانداراییە تێبپەڕێنین. بەڵێ سوپاس دەکەین کاکاتە بەڕێزش پێدوانێنی کارگەرێکی زۆر دووز ناکە لەسەر هاوڵاتیانکە ئێستا بێموچەیە ینی کارەباشکەم بێتەوە مەش خۆی قەیرانێکی تر نییە؟ ئێمە هیوادارین ینی کارەباکەش نەبێتە بارێکی تر بەسەر هاوڵاتیانەوە. هەوڵی جددیە دەنگکاری باش ئەەکەینی شەڵا بۆەوەی کە بتوانین خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیان بگەین لە ڕێگەی کارەباکەوە. و من حەزەکەم ئەوە داوای ئەو کەم هەوڵ برێ لە لایەن وەزارەتی کارەباوە بڕێک ڕێژەیەک لەو داهاتی کارەبایە بۆ کڕینی مەواد و چاکسازی لە شەبەکە و مەحەویلەوە دابین بکرێت و هەروەها بتوانرێت بۆ نمونە لە ساڵ 25 ئەو داهاتە بتوانرێت لە خزمەتی ڕاستەخۆ لەلایەن وەزارەتی کارەباوە سەرف بکرێتەوە. بە تایبەتی وەکو بتوانین نیسبەتێک هاندان بۆ ئو کارمەندانی کە باسمان کردن ئەوانەی کە ماندوونە ناسانە و ئەوانەی یعنی ئێستا بەڕێوەبەتی کارەبای سلێمانی دەسەڵاتی و نییە کە مامەڵە بە و داهاتەوە بکات بۆ ئەگەر بۆ سییانەکردنەوەی کارەباش بێت؟ نەخێر هیچ بە تایبەتی لە کڕینی مەواد و کەرەسی کارەباییە هیچ سەلاحێتێک نییە لەلایەن بەڕێوەتی کارەبای سلێمانی. بەڵێ زۆر باشە دودا پرسیام زۆر جار باز لەوە دەکرێت کە هاوڵاتیان خەون بەوە دەبین دەبێت کەی ئێمە ببینە خاوەنی کارەبای 24 ساعتی کارەبای نیشتیمانی. بەڵێ قورسە پێت وایە؟ قرس نییە بەڵام پێویستی بە هەنگاوی جددی و بە پرۆسەیەکی باش هەیە کە خۆی بینێتەوە لە ڕێخستنەوەی کۆکردنەوەی داهات
لابردنی تەجاوزەکانی سەرکارە بە زائیدەن دابینکردنی ئەو پێداویستیانی تر بۆ هاوڵاتیان کە کارەبا نەبێتە بەدیلێک بۆ گەرمی ئەمە بە تەسەوری من ئەوانە ئەبێ و هەنگاوانە بدرێ ئەنجام بەڵ ئەی سەبارەت بە مەسلەی چی بەسەراوی کە کارەبا مەسلەی کۆکردنەوەی پارە بدرێت بە کەرتی تایبەتە ئێستا نەچووتە بواری جێبەجێکردنەوە ئەویان من معلوماتی تەواو نییە لە ڕێگەی وەزارەتەوە زیاتری نەکرێ من پێشم خۆش یەک شتی تر بڵێ خۆشبەختانە تا ئێستا لە سلێمانی هیچ فیدەرێکمان ئۆڤەرلۆد نییە و ئیشەڵا هەوڵە دەین ئەو فیدەرانش کە نزیکن لە ئۆڤەرلۆدەوە چارەسەریان بۆ بدۆزینەوە بە پێیتوانە. زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان ئەتا حەسەن بەڕێوەبەری تەکنیکی کارەبای سلێمانی کە لە سودۆی سەرەکی لەگەڵمان بووی. هەروە زۆر سپاس بۆ کاک حسێن حەمەد بەڕێوەبەری گشتی کارەبای هەولێر کە بەڕێزیان لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بینەرانی بەڕێز، سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.